خۆی گەورە میرەبان من زوزان تەقیەدین دەرچووی ساڵی خوێندنی ئەکادمی 2023-2024 لە بەش سیاست و پەیوەندی نێودەوڵەتی هاوکات چالاکبانێکی سیاسی ڕۆژنامەنووس لە بوارەکەی خۆمدا هەستێکی زۆر خۆشم هەیە بەوەی کە یەکێکم لەو قوتابیە سەرکەوتوانە لە نێوان 1360 قوتابیدا ئەمڕۆ بڕۆنامەی بەکالۆرۆسم لە زانکۆی سۆران بە سەربەرزیەوە بەدەستێنا. سوپاسی زانکۆی سۆران، سوپاس بۆ ئێوە و سوپاس بۆ دایە و بابا. من خەمبرین فەتحوڵا دەرچووی زانکۆی سۆرانم بەشی ئینگلیزی فاکەڵتی پەروەردە. خۆشحاڵم کە ئەمڕۆ لەم ئاهەنگی دەرچوونە بەشدارم کە 4 ساڵ تەڵەبەی زانکۆی سۆران بوومە. بەحەقەت زانکۆیەکی جێی شانازیە، ینی ئینسان شانازیەکە کە دەرچووی زانکۆیەکی ئەوهایە. سوپاسی ماڵەوەمانەکەم خێزانەکەم کە پاڵپشتم بوون ئەم قۆناغم بەسەرکەوتووی تێپەڕان. من کەیوان نەزمەدین ئەلیاس دەرچووی بەشی زمانی ئینگلیزی فاکەڵتی پەروەردە زانکۆی سۆران. ئەمڕۆ خۆم بە خۆشحاڵ دەبینم لەگەڵ کۆمەڵێک هاوڕێیان و هاپۆلانی زانکۆی سۆران بووین بە دەرچووی بەش ئینگلیزی. 4 ساڵە دەتوانین ئێمە فێری کۆمەڵێک شتی گرنگ بکات کە لە هیچ وێزگەیەکی تری ئەکادمی خوێندن ئێمە نەمانتوانی دەستمان پێڕا بگات و ناسینی کۆمەڵک هاوڕێ، ناسینی کۆمەڵێک ئەکادمیست و دکتۆرای زانکۆی سۆران و میوانان شانازیەکی زۆر گەورێ و ئەو قۆناغی ژیانی کە ئێمە پێدا گوزەرمان کرد یادگارێکی زۆر تایبەتەوە هەرچی لە بیرمان ناچیتەوە. سوپاس بۆ هەموو لایەک دەستان خۆش بیت. من قوتابی نوڕام حیدین دەرچووی کۆلێژی یاسام لە زانکۆی سۆران. هیوادارم پاش ئەم قۆناغێکی دیکە نوێتر لە ژیانمان دەست پێ بکات و هەروها ببم بە پارێزەرێکی سەرکەوت و خزمەت و داکۆکوی لە نیشتمانەکەم و حەق و مافی هاوڵاتیان بکەم.